ئەم هەفتەیە کە هەفتەی سەرەتایە بۆ وەرزی یەکەم هەفتەی نمرە وەرگرتنەوە بوو. هەر یەکەتان بۆ خۆتان نمرەی خۆتان وەرگرتەوە. ئەگەر دیقەت بدەن یەکێ دەستی کردە گریان، یەکێ لچی دا بە یەکە، یەکێک جەوی هەبوو، یەکێ شەبەکەی فول بوو ئاوا شانی هەڵەتەکان و جەوی هەبوو، یەکێک بێتاقەت بوو. ئەگەر دیقەت بدەن یەکێک ئەوت نازانم پیشانی دایکمی بدەم یان نەدەم، یەکێکی تر تەلەفۆنی بۆ منە کڕڵی کاکتۆر لە دوێنەوە لە لامە ناوێرم پیشان دایکم و باوکی دەم ئەگەر ناقایشەکەی حازرە. یەکێکی تر بە لوشکەلوش گریانە کات تەلەفۆنەکە لە دوێنە تەلەفۆن با بڵێن نمرەکانم پیشانی دایکم داوە زۆر بێتاقەت بووە. هەمووی لە بابەتێکا کۆ دەکەم و پێم خۆشە لەگەڵ ئێوەیە ئەم بەرنامەیە باسی کەن ئەویش بریتیە لە خراپبوون و بێئومێدی لە ژیانە. ئێوە دەزانن بەدەست نەهێنانی نمرە بەڵگە نییە لەسەر خراپبوونی تۆ؟ هەر کاتێک هەر کەسێک فێرخوازە بەڕێزەکان لە دکتۆری براتان وەریگرن، تۆ کە نمرت نەهێنا بەڵگە نییە لەسەروی کە تۆ خراپی. ئەگەر یەکێکش پێی وتی خراپی، ئەگەر دایک و باوکش پێی وت هەی خراپ، هەی نالەبار، هەی گەندەڵ، هەی فڵان، مەبەستی ئەوەیە هەندێک سیفەتی خراپت تێدایە بۆیە نمرت نەهێناوە. ئەگەر نا هەمیشە تۆ کوڕە جوانەکەی دایک و باوکی خۆتی، هەمیشە تۆ کوڕە شیرینەکەی دایک و باوکی خۆتی، هەمیشە ئەم کچ و کوڕانە دەبێت ئەم پەیامەیان پێ بگەێنین کە تۆ نابێ بێ ئومێد بی لەوەی کە لەبەرەوەی خراپ بووی تێتر بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ خراپیت. کاتێک کە نمرە وەردەگیرێتەوە من هەست بەمانە دەکەم. یەک قوتابیەک دەڵێ دکتۆر هەست دەکەم ئەم ساڵ ئیتر بۆم ناخوێندرێت بە تەمام خۆم بیاڵمەوە، ئەمە خراپە بێئومێدیە. قوتابیەک دەڵێ دکتۆر دەسم لە ئینگلیزی و عەرەبی شۆردووە یان دەسم لە کیمیا شۆردووە تاکیدم بۆ قەت بۆم چاک نابێتەوە، مەش خراپە. تەلەبێک دەڵێ چی؟ جامە لە هەمووی مهمتر. تەلەبێک دەڵێ چی؟ دکتۆر مامۆستا فڵان ڕقی لە منە بۆیە لەو دەرزە هەرچەندە بخوێنم هەر دەرەجە نایەنم. ئەی بۆ 25 تەلەبەستی تەلەبەکەی تری پۆلەکەتان هەمووی دەرەجەی بەرزیە ناو ناجع بوو. تەلەبێکی تر دەڵێ کاکتۆر ئیشێکم دۆزیوەتەوە هەچەند سەیری خۆمەکەم لە ماوەی تەلەبێک وان پێڵێ هەچەند سەیری خۆمەکەم من بە کەڵکی خوێندن نایەم، بۆڵا بە تەمام واز بێنم بڕۆم بۆ حیسنەعایان بڕۆم بۆ ناوچەی پیش سازیەکە دەستکەم بە تاخم پێشی سیارە و بەزم و ڕزم وانە چیم داوە لەم خوێندنە. بە شەرتێ تەلەبەکە پۆلی چەنە؟ پۆلی دێ. وتم تایسە چەند ساڵ ماوەیتەوە؟ هیچ. ئەم ساڵ چەند دەرزت کەوتووی؟ 4 دەرس. تۆ 8 ساڵە 9 ساڵە 10 ساڵە خوێندوتە، تا ئێستاکێ هێناوتە هەموو ساڵی ناجح بوویتە، تەنها لەبەرەوەی ئەم ساڵ تۆزێک کیمیا و فیزیا و دەرزەکانتان تۆزێک قورس بووە کەوتویتە. ئایا بەڵگەیە لەسەرەوەی کە تۆ بێئومێد بی؟ پێم خۆشە دوایی ئێوەش لەگەڵمان مشارەکەکەن. کەواتە لە مەسەلەی خوێندن و لە مەسەلەی سەعیکردنە هەموو ئەم قسانەمان بیستووە ئینجام بەرنامەمان دروست کردووە. ئایا کەوتن بەڵگەیە لەسەرەوەی من خراپم؟ نەخێر. ئەی بەڵگەیە لەسەر چی دکتۆر؟ بەڵگەیە لەسەرەوەی کە شێوازی خوێندنم باش نییە، برادەرەکانم باش نییە، شێوازی کات تەوزیعکردنم باش نییە، گوێگرتنم باش نییە، کات فەوتاندنم زۆرە، هاوڕێکانم کاتم زۆرە فەوتێنێ، لە ناو پۆلە تەرکیزم لەسەر مامۆستا نییە، کە ئەڕۆم و بۆ ماڵەوە درەنگ دەست پێ دەکەم، گوێ لە قسەکانی مامۆستا ناگرم، ڕۆژانە سەعی ناکەم، خۆم بۆ ئیمتیحان ئامادە ناکەم، هەتا بەرشۆلۆنە و ڕیال مەدرید وەستا بێ کات بۆ فیزیا و کیمیا تەرخان ناکەم. پۆپتە ڕەماش خۆش بێ و لەگەڵ ئینستە ڕەماش و لەگەڵ فەیستە ڕەماشە کاتم بۆ کیمیا و فیزیا و زانست و ئینگلیزی و عەرەبی نییە. دانەنیشتومە کەلیماتی ئینگلیزی لەبەرکەم.